نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕێی میدیایەکی نێودەوڵەتیەوە قسەی جیاواز و نوێ لەبارەی پرسی سەربەخۆیی و کەرتی نەوت و بوونی پەکەکە لە شنگال دەکات. ماڵپەڕی ئەلمۆنیتەری ئەمریکی چاوپێکەوتنێکی لەگەڵ نێچیروان بارزانی ئەنجام داوە لەبارەی پرسی نەوتەوە. نێچیروان بارزانی ڕایگەیاندووە هەردوو کۆمپانیای دیلۆیت و ئێرنست ئاند یۆنگ دەستیان کردووە باوردبینیکردن لە داهات و خەرجی و چالاکیەکانی کەرتی نەوتی هەرێم، بەڵام ڕاشکاوانەش ئەوەی بە ماڵپەڕەکەوتووە کە ڕێگە بەو دوو کۆمپانیایە نادەن دەقی ڕێکەوتنەکەیان لەگەڵ تورکیا ببینن. ئەگەر ئەمە بەلای ماڵپەڕەکەەوە شتێکی نوێ بێت، بەڵام بەلای بەشێک لە حیزبە سیاسەکان و پەرلەمانتارانەوە شتێکی نوێ نییە، چونکە کاتێک نێچیروان بارزانی لە مانگی حوزەیرانی 2014دا لە پەرلەمانی کوردستان ڕێکەوتنە 50 ساڵەکەی لەگەڵ تورکیا تایبەت بە نەوت و غازی هەرێم ئاشکرا کرد بەبێ ئەوەی ناوەڕۆک و وردەکاریەکەی بۆ پەرلەمانتاران بخاتە ڕوو. لەو کاتەوە تا ئێستا زۆربەی پەرلەمانتاران هیچ زانیاریەکیان لەسەر ڕێکەوتنەکە لە بەردەستدانیە و تەنانەت وەزیری داراییش کە ئەندامی لیژنەی باڵای نەوت و گازی هەرێمە تا پێش دوورخستنەوەی لە حکوومەت ئاماژەی بەوەدا بوو ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنەی لێ شاردراوەتەوە. ئیرادەیەکی جددیمان بۆ چاکسازی هەیە و لەم پرۆسەیە بەردەوام. نێچیروان بارزانی باسی لەوەش کردووە یەکێک لەو چاکسازیانی ئەنجامی دەدەن چاکسازیە لە وەزارەتی داراییدا و پاش ساڵێکی تر وەزارەتەکە دەبێتە دامەزراوەیەکی بەهێز و چالاک. ئەمە لە کاتێکدا کە زیاتر لە ساڵێکە وەزیری دارایی کە لە پشکی گۆڕانە لە پۆستەکەی دوور خراوەتەوە. نێچیروان بارزانی دەشڵێت بەهۆی ئەنجامدانی ئەو چاکسازیانی لە پرسی موچە و خەرجەکاندا دەکرێت قوربانی زۆری داوە، بەڵام لە داهاتوودا هاوڵاتیان بۆیان دەردەکەوێت کە چاکسازیەکان لە بەرژەوەندی ئەواندا بووە. ساحەی ئیشکردنی پارتی کرێکارانی کوردستان لەگەڵ هەموو ڕێزم هەرێمی کوردستانی عێراق نییە. لە بەشێکی دیکەی چاوپێکەوتنەکەیدا نێچیروان بارزانی کاوکات جێگری سەرۆکی پارتیە باسی لە بوونی پەکەکە لە شنگال کردووە، هەرچەندە ئاماژەی بە ڕۆڵی هێزەکانی پێدە لە پاراستنی یەزیدەکان کردووە و سپاسی کردوون لە هەمان کاتدا ڕایگەیاندووە بوونی پەکەکە لە شنگال جگە لە دروستکردنی ناسەقامگیری زیاتر هیچ شتێکی تری نییە و بۆ تا ڕێگر لە بەردەم گەڕانەوەی یەزیدەکان بۆ شوێنی خۆیان، چونکە ترسیانەیە پێکدادانی نوێ ڕوو بدات. دەشڵێت بە بڕوای تەواوەوە دەڵێن پێویستە پەکەکە شنگال چۆڵ بکاو بۆ ئەومە بەستەش قسەیان لەگەڵ بەغدا و واشنگتن کردووە. ئەو بە دووریشی نازانێت بۆ دوورخستنەوەی پەکەکە لە شنگال هێز بەکاربێنرێ و ڕایگەیاندووە ئەگەری لەو شێوەیە هەیە، بەڵام لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە. نەک ئەوەیە یەکتر بشکێنین، ئەوە نە کاکە وەرن بۆ دانیشین. ئەمەڵوێستەی سەرۆکی حکوومەت هەمان بۆ چوونی هەڵوێستی پارتیە و چەندین جار پەکەکەش ڕەتی کردوێتەوە کە شنگال چۆڵ بکات. پرسی سەربەخۆیی بەشێکی دیکەی چاوپێکەوتنەکەی نێچیروان بارزانی بوو لەگەڵ ئەلمۆنیتەر لەو بارەیەوە ڕایگەیاندووە بە شێوەیەکی ئاشکرا بە عەبادی و ئاوپەیمانیشی ئەیوتووە لە پێشوودا لە میدیاوە باسی سەربەخۆیی کراوە، بەڵام لە ئێستادا بە فەرمی پێیان دەڵێت ئامانجی کورد سەربەخۆییە و پێویستە ئەنجومەنێک بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پرسا دروست بکرێت. سەبارەت بە ئێران سەرۆکی حکوومەتی هەرێم ئەوەی خستۆتە ڕوو بەلای ئێرانەوە پرسی سەربەخۆیی هێڵی سوورە، بەڵام بۆ تورکیا بەو شێوەیە نیە و لە ساڵی 2017دا بە شێوەیەکی فەرمی گفتوگۆکانیان لەگەڵ تورکیادا لەبارەی پرسەکەەوە دەست پێ دەکات. جەختیشی کردوێتەوە لەو بڕوایەدا هیچ لایەنێک لە هەرێمدا دژی سەربەخۆیی نییە و هەمووان لەسەر ئەو پرسە کۆکن، چونکە ئەو بابەتە لە سەروی حیزبایەتی و پرسە سیاسیەکانەوە. ئەمەش دیسانەوە نیشانەیەکی تری دەعم و هاوکاریە